ئێرە گوندی کانسپیکەی سەر با قەزایی سەی سادقە لە مزگەوتە تەنیاناندا بەش ناکرێ بەڵکو سفرێک لە میرەبانی ڕاخراوە. ڕەمەزان ڕەنگێکی جیاوازیە، دەنگی بانگ و بۆنی خواردن و ئاوێتەبوونی دەستی دەوڵەمەند و هەژار لەسەر یەک خوان وێنەیەکی ڕاستەقینەی پێکەوە ژیان و بەخشندەیی دەخڵکێنێت. هەموو ڕۆژی پێشەوە بوونی خۆر لێرە برایەتی و نسا دەبنە میوانانی ڕۆژوانان و ڕێبوارانیش هەست بە نامۆیی ناکەن. سپاس بۆ پەروەردگار، سپاس بۆ بەخشندەیی کاک سامانجاف کە ساڵانە ئەوە ئەم مزگەوتەمان کردوێتەوە، کاک سامان ئەم مزگەوتەی کردوێتەوە. خوانی ڕەمەزانمان بۆ ئامادە کات، دەستی خۆش بێ. سپاس بۆ بەخشندەیی. سلێمانیەوە بە خصوصیاتم بۆ ئەم مزگەوتە، بۆ مزگەوتی کانسپیکەی پەرخ لەسەر دەستی بەڕێز کاک سامانجاف دروست کراوە. نمونەی زۆر بێ بەڕاستی ئەم خەڵکای کە دیت هاتووە لاشاو هیچی لەبەرسەر نهاتووە، هەمووی لە خۆشی مزگەوتەوە و خەڵکی کانسپیکاتەوە. نمونەی کاک سامان زۆر بێت، شارە زۆری و بناری سووریان زۆر لەوە زیاتر چاوەڕێ نەکرین. نمونە زۆر بێت بەڕاستی کاک سامان سەری هەموومانی بەس کردەوە. زۆر سپاسەکەن. پەیامی مزگەوتەکە تەنیا بۆ پەرستش نییە، بەڵکو بۆ تەناوەندێکی کۆمەڵایەتی بۆ تێرکردنی برسیەکان و کۆکردنەوەی غەریبەکان. مامۆسای مزگەوتەکەش بە گرنگیەوە باس لە پاداشتی ئیفتارکردن دەکات. سپاس بەخوا بە تایبەتی بۆ خەڵکی گوندەکە و دەوروبەری گوندەکەش. هەر ڕێبوارێک لێرەوە بێ، چ لە سەی سادق و لە ڕێگەی سلێمانی و پێنجێن و ئەوانە دەرگا کراوەیە. زۆرینەی ڕێبوارەکان دێن لێرە، ئێوارە ئیفتاریەکەن لێرە. ئەمە جێی دەستخۆشیە هەم بۆ بەڕێز کاک سامان کە هەم دروستکەری مؤسیسی مزگەوتەکەیە و ئەم ئەرکە گەورەیژی لە ئەستۆ گرتووە ئیفتارکردنەوەی بۆ موسڵمانان. خێر و گەورەی ئەم ئیفتارە لەوایە هەر کەسێک لە هەر پێگەیەکا بێت، چ فەقیر بێ، چ دەوڵەمەند بێ، چ بازرگان بێ، چ کرێکار بێ، ئێوارە برسیە بە حکمەوەی کە بەڕۆژووە. خێری ئەم ئیفتارە لەوایە. مانگی ڕەمەزان تەنیا مانگی ڕۆژوگرتن نییە، بەڵکو مانگی بەخشندەیی دەستەکان و تێربوونی دڵەکانە. مزگەوتی حەلاوەخان لە گوندی کانسپیکەی قەزای سەی سادق بە درێژای مانگی پیرۆزی ڕەمەزان هەموو ئێوارەی دەبێتە ماڵی گەورەی هەمان و سفرەی ئیفتار بۆ سەدان کەس ڕادەخرێت. سوێ محەممەد کاناڵی ئاسمانی پەیام گوندی کانسپیکە سەر با قەزای سەی سادق.